هەڵگورت چێە و چێ کردوێتی بە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. ناوی تەواوی هەڵگورت شێخ نەجیبە. لە بنەماڵەیەکی کورتپەروەرەوە هەر لە زووەوە خۆی خزاندۆتەوە نێو حیزب و ماوەیەک بەرپرسیارەتی یەکێتی قوتابیان و لاوانی دیموکراتی کوردستانی لە هەولێر وەرگرتووە. هەروەها لە ڕیزەکانی لەشکری پێشمەرگەی کوردستان ئەفسەر بووە و بڕوانامەی ماستەری هەیە و لە وڵاتی بەریتانیا خوێندوویەتی. سەرپەرشتیاری گروپی زنجیرە قوتابخانەکانی کامبرجە لە هەرێمی کوردستان. ماوەی 6 مانگ وەک قایمەقامی قەزای سۆران دەست بەکار بووە و دواتر لە 14 نۆی 2021 لەلایەن مەسرور مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کرا بە سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران. هەڵگورت شێخ نەجیب لە پۆستێکیدا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ڕایگەیاند لێرەوە بەڵێن بە خەڵکی ئیدارەی سۆران دەدەین بە پشتیوانی ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەت و ئەنجومەنی وەزیران هەموو هەوڵەکانمان دەخەینە گەڕ بۆ خزمەتکردنی زیاتر و پرۆژەی باشتر لە دەڤەرەکەمان و پێشکەشکردنی ئیدارەیەکی سەرکەوتوو. ئەگەر هەنگاوەکانی سەرۆکی حکوومەت بە شێوەیەکی گشتی بۆ هەرێمی کوردستان ڕەهەندی پێشخستنی ژێرخانی ئابووری لەخۆ گرتبێت ئەوە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆرانیش ڕەهەندەکانی دوورتر و فراوانتر ڕۆیشتون. لەسەر بڕیار و ڕاستپاردەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 300 پرۆژەی بچووک و مامناوەند و ستراتیژی لە 2 ساڵ و نیوی ڕابردوو لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران جێبەجێ کراون. لە بواری ئیداری و کارژێڕی جگە لە هێنانەکایەوە 7 بەڕێوەبەراتی گشتی لە ئیدارەی سەربەخۆی سۆران و چەند بەڕێوەبەراتی و فەرمانگەیەکی حکومی کە کار ئاسانی و خزمەتی زیاتری هاوڵاتیانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆرانی کردووە. جیا لەمە بە بڕیاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هەردوو قەزای سیدەکان و خەلیفان هێندرانەکایەوە و 2 ناحیەی دیکەش لە سنوورەکە زیاد کران. لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەدا گرنگێکی تایبەت دراوە بە بواری ڕێگاوباند لەوەشدا زیاتر لە 1,255,000 مەتر دووجا بریتی بووە لە شەقام و کۆڵانەکانی شار و شارۆچکە و گوندەکان کە زیاتر لە 356,000 مەتر دووجا کۆنکرێت کراوە. لە سێکتەری ئاو و دابینکردنی ئاوی خواردنەوە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران زیاتر لە 82,000 مەتر درێژی بۆ دانانی تۆڕی نوێ و نۆژەنکردنەوە کاری تێدا کراوە و هەوڵێک بۆ چارەسەرکردنی پرۆسەی تانکەری لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران. پرۆژەکانی ئاوەڕۆ لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەم 2 ساڵ و نیوەدا پرۆژەی ئاوبەری سندوقی جێبەجێ کراون کە بە درێژای سەرجەمیان زیاتر لە 112,000 مەتر بووە. لە بواری کارەباشدا ڕاکێشانی هێڵی کارەبای بەرز 132 کەیڤی سۆران و چۆمان و هێڵی 33 کەیڤی چۆمان حاجی ئۆمەران بووە. لە بواری وەبەرهێناندا پرۆژەی مۆڵەت پێدراوەکان زیاتر لە 11 پرۆژە لەم 2 ساڵ و نیوەدا کاریان کردووە و ئەوانیش 5 پرۆژەی گەشتیاری و 2 پرۆژەی نیشتەجێبوون و پرۆژەیەک لە سێکتەری بازرگانی و پرۆژەیەکیش لە سێکتەری تەندروستی و پرۆژەیەکی دیکەش لە سێکتەری پیشەسازی و پرۆژەیەک لە سێکتەری کشتوکاڵی و 38 پرۆژەش لەژێر مۆڵەتدان. جگە لە بەرنامەی حکوومەت بۆ دروستکردنی یەکە نیشتەجێبوون بۆ کەم دەرامەتەکە. لە 2 ساڵ و نیوی ئیدارەی سەربەخۆی سۆراندا لە بواری گەشت و گوزارەوە ماستەر پلانی گەشتیاری کە خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان مەسرور بارزانی سەرپەرشتی دەکات لە تەوابووندایە و بەجێبەجێکردنی ئەم پلانە کەرتی گەشت و گوزار لەم دەڤەرە لە ئاستێکی ناوخۆییەوە دەبێتە نێودەوڵەتی. کردنەوەی مەرزی نێودەوڵەتی زێت و هەوڵەکان بۆ کردنەوەی مەرزی کێڵەشین ئاستی گەشتیاری بەرزتر دەکاتەوە. نۆشەنکردنەوەی زیاتر لە 150 بینای فەرمانگە و بەڕێوەبەرایەتی حکومیەکان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران لەم 2 ساڵەی دواییدا. لە ڕووی بە ئەلکترۆنیکردنی فەرمانگە حکومیەکان ئیدارەی سەربەخۆی سۆران هەنگاوی زۆر باشی بڕیوە. لەم 2 ساڵ و نیوەدا نۆشەنکردنەوەی زیاتر لە 130 قوتابخانە لە بواری تەندروستیشدا کۆگای دەرمان و پێداویستی پزیشکەکان و بە پاڵپشتی وەزارەتی تەندروستی دابین کراون. بڕیارە لە مانگەکانی داهاتوو 25 نەخۆشخانە و بنکەی تەندروستی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران نۆژەن بکرێنەوە. نۆژەنکردنەوەی 11 یاریگای وەرزشی و پاڵپشتی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ یانە وەرزشەکان و تیپە ملیەکان بەڕێوەچوونی پاڵەوانێتەکانی وەرزشی. لە سێکتەری کشتوکاڵیدا بۆ پاڵپشتیکردنی ئەم کەرتە و کار ئاسانی بۆ خاوەن ڕەز و باخەکان و ئاژەڵداران زیاتر لە 100 ڕێگای ڕەز و باخەکان دروست کراون و پاکراونەتەوە. سازکردنی فیستیڤاڵی بەرهەمی 100 جوتیاری نمونەیی بۆ بەرهەمە خۆماڵیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ئەنجام دراوە.